سڵاتان لێبێت هاوڕێیان لە لێکچەری هەشت گەڕاینەوە لاتان لە کۆرسی سایبەر سکیوریتی. ئەمڕۆ ئەلگۆریسمێکی ترە بین کە ئەویش ئەلگۆریسمێکی زۆر بەناوبانگە. پێویستە هەموو کەسێک کە حەزی لەم بوارە بێت یان بێت ئەم بوارە بخوێنێت بیزانێت. ئەویش سایزەر سایفەرە کە یان هەنێک پێڵێ قەیسەر کە ئەم ئەلگۆریسمە قەیسەر بەکاری هێناوە بۆ ناردنی نامە لە نێوانی خۆیان و ئیتر بۆ ئەو شوێنی وەبەست و وەزیرەکانی و بۆ مەبەستی جەنگی وەم شتانە. بۆیە تاوەکو ئێستاش ئەم جۆرە ئەلگۆریسمە هەر بەکارهێنرێ و ئیشی پێ ئەکرێت. با بڕۆینە سەر ئەلگۆریسمەکە و چۆنەتی خوێندنی ئەلگۆریسمەکە و چۆنەتی ئینکریپشن و دیکریپشن کردنی. حتمما لەمەیەکە سێر بکەین وەکو ئەو جارەکە لە ئەلگۆریسمێکی تر بوتم ئەوێ پێویستە لیستی پیتەکانی ئینگلیزی بزانن، ئۆردەری پیتەکانی ئینگلیزی بە شێوەی ئەلفابێتیک بزانن. بۆیە لەمێ ئیشمان پێیەکەوێتەوە وا باشترە کە لە بەریکن. ئێمە دوو یاسامان هەیە بۆ ئینکریپشن و بۆ دیکریپشن. وەکو بینین ئەمە یاسای ئینکریپشنە و ئەمەش یاسای دیکریپشنە. لە یاسای ئینکریپشنکردنە ئەمە یاساکەیەتی پی کە پلین تێکستەکەیە کە ینی کەو تێکستەیە کە ئێمە ئەمانەوێت ئینکریپشنیکەین. کۆی کەی کە کیە کە پێ دەدرێم کەی کە کیە کە پێ دەدرێت. مۆد سە مۆدە ئەڕۆین لەسەری بزان مۆد چییە. مۆدی 26ەکە ژمارەی پیتەکانە کە لە 0 تاوەکو 25 پیتەکات سابتە 26ەکە و هەموو کاتێکە 26ە. ئەو کاتێک کە ئەم ئۆپەرێشناکەین کە ئەم هاوکێشەیە حەلەکەین سایفەری تێکستەکەمان بوو سایفەری ئەو پیتەمان بۆ دەرەچێت. پێویستە ئەتر ئەمەی ئەم سەریش کە بەس تەنها لێدەرکردن کۆکا بێتە لێدەرکردن شوێنی پیەکە و سیەکە گۆڕێت. ئەمە بۆ دیکریپشنە. باشە ینی ئێمە بەم یاسایە ئێمە توانین ئینکریپشن و دیکریپشن بکەین. پێشەوەی بڕۆینە سەر چۆنەتی حەلکردنی ئێمە ئەبێت مۆدەکە بزان کە مۆدەکە چۆن بەکارهێنرێ. بۆ ئێمە ساڕۆینە سەر مۆدەکە. لە مۆدە 4 حاڵەکاتمان هەیە کە 4 حاڵەکاتمان تووشە بێت. زۆرش ئاسانە و زۆر لە خۆتان قورسی مەکەن. یەکەمیان ئەگەر ئەو ژمارەی کە مۆدی ئەەکەین لە خودی مۆدەکەیان لە 26 کەمتر بوو یەگەن ینی 5 مۆدی 26 لە 26 کەمترە ڕێک ژمارەکە خۆیەکات 5ەکە. زۆر ئاسانە. ئەگەر هەمان شت بوو ئەگەر 26 مۆدی 26 بوو ئەوە سفرەکە. ئەگەر ژمارەکە ینی ئەم ژمارە با بڵین لە مۆدەکە گەورەتر بوو ئەوە لێ دەرکردنیەکەین. مۆد 40 مۆدی 26 چواردە. بەم شێوە ئەمە شتێکی ترمان هەیە کە لەوانەیە ئەمە کەمێک بۆ ئێوە ناخۆش بێت یانە بۆ ئێوە قورس بێ. ئەگەر ژمارەکە بە سالب بوو وەکۆ بینن دەمێ سالب 6مان هەیە چۆن مۆدی 26 دەکەین. چیەکەین؟ یەکەم جار ئەڵێن سالب 6 مۆدی 26 ئەبێت چی لێ بکەین؟ ئەبێت کۆی 26 بکەینەوە هەتاوەکو یەکەم ژمارەی موجبمان بۆ دەرەکەوێت. ئەوە ئەبێتە ئەو ژمارەی ئێمە ئەمانەوێت. ینی چۆن؟ ینی 26 عەفوەن سالب 6 کۆی 26 چەندەکات؟ سالب 34ەکە. سالب 34 سێ دەکەین جارێک سالبە. جارێکی تر کۆی 26 یەکەینەوە. سالب 34 کۆی 26 یەکسانە بە چەند؟ سالب 14. وانێ بەڵێ سالب 14. اینجا سالب 14 یەک جاری تر هەر سالب بە جارێک نەبووەتە موجب. کۆی 26 ئیتری یەکەینەوە. بزان چ ناوم بۆ دەرەچێ ئەم جارە 12مان بۆ دەرەچێت. کەواتە یەکەم ژمارەی موجب کە بۆمان دەرچوو بریتێ لە هەلی هاوکێشەکە. کەواتە چەنە؟ 12ەیە. سالب 6 مۆدی 26 12. ئیتر ئێمە بەم شێوە ئەتوانین پرسیارەکان حەلکەین. ئێستا بڕێنە سەر خودی ئەلگۆریسمەکە و چۆنەتی حەلکردنی. زیاتر بە نەزەری جوان دەرناگەوێت بە عەمەلێکە جوانتر دەرەکەوێت. باشە ئێمە بۆ نمونە تێکستێکی بەسیتەوەین لەبەرەوەی هەنگاوەکانی زۆرە. بۆ نمونە هێڵۆ بەو شێوە و کیەکەمان بۆ نمونە 5. بەم شێوە ئەمە خۆی پێتێدات پێ دەڵێ کیەکەت 5 و تێکستەکەت هێڵەوە بۆم سایفەریکە. باش ئێمە هەمان هەنگاوەکان دووبارەکەینەوە. ئێچە بین وەکو یەکەم شت سێری ئێچەکە ئەکەین بزان لەمێ پۆزیشنەکەی چەندە. ئێچ پۆزیشنی 7 کۆی 5 بوو کیەکەمان وەکو بینن مۆدی
26 باشە چەندان بە دەرەچێت حەوت کۆی 5 12 مۆدی 26 هەر 12 باش با بڕۆین لەمێ سێریکەین بزان 12 چییە ئێمە کەواتە ئێرچەکە ئەبێتە ئێم بەو شێوە اینجا ئی ئەگە سێری ئی بکەین ئی 4 کۆی 5 کاتە 9 مۆدی 26 هەر 9 ئەکات 9 سێریکەین جەیە بۆ شێوە اینجا دێنە سەر ئێڵەکەم بۆی ئەم نمونەم هێناوە لەبەرەوە شتێکی تێ حەزەکەم بیزانن ئێڵەکە 11ە کۆی 5 مۆدی 26 16 ئەکات 11 کۆی 5 16 مۆدی 26 هەر 16 ئەگە سێریکەین 16 لەمێ کیوە کیو ئەگەر ببین هاوڕێیان دوو ئێڵمان هەیە جارێکی تۆ پێویست ناکات ئەم دانیشیت هاوکێشەکە بکێتەوە بۆ ئێڵی دوو هەم ئێڵەکە ئەزانێت هەر کیوەکە کەواتە دوو جار کیومان هەیە دێنە سەر ئاخیر پیت کە ئۆیە ژمارە 14ە کۆی 5 مۆدی 26 19 هەر 19 ئەکات بۆ شێوە تی تەکسانە بە تی کەواتە ئێمە ئەو پیتەی کە بۆمان دەرچوو یان ئەو سایفەر تێکستەی کە بۆمان دەرچوو بریتە لە چی بریتە لە MJQQT با لەمێ بینوسین MJQQT باش ئێمە ئەمە تەواو بوو بانگسینەوە بە سەریعی ئێستا دێنە سەر شێوەی دیکرپتکردنەکەی هەمان یاسە بەکارهێنینەوە ئەم جارە پیەکە با بڵێین پیەکەمان ئەوێت کەواتە سایفەرەکە دانین یەکەم پیت کە چیە ئێمە داینین لێدەرکردن کۆکە بێتە لێدەرکردن کیەکە کە 5 مۆدی 26 بزان چیەکە تەبان ئێستا ئێمە ئێمەکە لادین کە ئێمەکە بزان ژمارە چەنە لە خشتەکەیە ئێمەکە ژمارە 12 بوو 12 دەکردنی 5 حەوت مۆدی 26 هەر حەوت سێری ژمارە حەوت دەکەین کە چێ ئێچە بەو شێوە بۆ ئەوەی زیاتر نەڕۆینەوە بێزار بن هەر بەو شێوە حەلەکرێت ژمارەکان داهێنین بعد جێگەش حەلکەین بۆ ئەوەی ئاسان بێتەوە لاتان جێگە 9 بوو لێدەکردنی 5 4 ئەکات مۆدی 26 هەر 4 ئەگەر سێری 4ەکە بکەین ئیە ئیتر ئەمەش ئۆ بەو شێوە هێڵاکەمان بۆ دەرەچێتەوە وەکو بینن ئەمە شێوازی ئینکریپشن کردن و دیکریپشن کردنی ئەلگۆریسمی سایزەر سایفەر بوو کە یعنی زۆر بەناوبانگە و پێویستە هەموو کەسێک کە حەزی لەم بوارە بێت بیزانێت و عنی وەکو کەمێک ئاسۆیەکت بووە کاتەوە بە شێوەی بیرکردنەوە بە شێوەی بزانیت بۆ نمونە ئەلگۆریسم چۆن ئیشەکات زۆر گرنگە ئەم ئەلگۆریسمانە بزانیت و شێوەی ئیشکردنیان بزانیت بۆ ئەوەی لە داهاتووە ئەگەر تۆ حەزت کرد خۆت ئەلگۆریسم دروستکەی ئەگەر حەزت کرد ئیش لەسەر ئەلگۆریسم بکەی ئەگەر حەزت کرد تۆ لەوانەیە ئەگەر سێرێکی بکەی بڵێ ئەلگۆریسمی ئەم ئەلگۆریسمی سایزەر سایفەر حەزم لێت یا حەزەکەم بەڵام شتێکی جیاوازی بۆ زیاد کەم شتێکە کەس نەیکرد بێتەوە کاتە تۆ توانیت ئەگەر لە بیرکاریە زیرەک بیان شتێک ئیزافە بکێتە سەر هاوکێشەکە ئەو کاتە تەنها خۆت ئەبیتە خاوەنی ئەو ئەلگۆریسمە و ئەو کەسانی کە بۆیانی پیان ئەڵەی دیتر بەس ئێوە ئەتوانن ئەو تێکستە سایفەر بکەن و دیکریپشنی بکەنەوە بۆی وادان سوادەدان کردبێت خواتان لەگەڵ تاوە